خۆشەویستەکانم، زۆر جار کەسانێک ئەو پرسیارە ئەکەن باشە ئەگەر ئێمە مردین چۆن زیندوو ئەبینەوە. هەنی زۆر جار خەڵک ئەو پرسیارە ئەکا، هەتا خەڵکانێک لە ڕاستیە لەم زمانەی خۆشمان وەکو چۆن لە زمانی پێغەمبەر و لە پێشووتریشە ئەو پرسیاریان کردووە ئەگەر ئێمە مردم و بووم بە ئێسک و دوای ئەوە ئێسک و پروسک و ئەمە چۆن من زیندوو ئەبمەوە، من جەستەم هەمووی لەگەڵ خۆڵاتیەکەڵ ئەبێ، چۆن زیندوو ئەبمەوە؟ خوای تەعالە لە قورئانی پیرۆزە فەرمێ واضرب لهم مثل الحياة الدنيا كماء أنزلناه من السماء فاختلط به نبات الأرض فأصبح هشيما تذروه الرياح وكان الله على كل شيء مقتدرا. نمونەی ژیانی دنیایان بۆ بێنەوەی محەممەد صلى الله عليه وسلم، نمونەی ئەم دنیاە، نمونەی ئەم دەشت و دەرە سەیکە خۆشەویستەکانم هەمووی وشک بووە، هەموو دارەکان گڵاکانیان وەریوە، زەرد بووە و گڵاکانیان وەریوە، هەموو جیاکان زەرد بوون و بوون بە پوش و بالیانەدا و ئەیان با. تەماشا کە چۆن خوای پەروەردگار زیندوو یەکاتەوە دووبارە، بارانی بەسەر ئەبارێنێ. واضرب لهم مثل الحياة الدنيا كماء أنزلناه من السماء فاختلط به نبات الأرض فأصبح هشيما تذروه الرياح وكان الله على كل شيء مقتدرا. ئێستا ئێمە لە زستانین، پاش ماوەیەکی تر بێرۆ لە بەهارە تەماشاکە ئەم دەشتەی کە ئێستا بەو شێوە وشکە دیارە، پاش ماوەیەکی تر ئەبینی هەمووی سەوز ئەکاتەوە، جارێکی تر خوای تەعالە زیندوو یەکاتەوە، ئەو دارانە هەمووی گڵاکانی سەوزن، خوای تەعالە زیندویان ئەکاتەوە بەڕاستی. زۆر گرنگە ئێمە بیر لەوە بکەینەوە. پێغەمبەری خوا لە حەدیثێکە ئەفەرمێ هەموو ئینسانێک لە پشتیا لە ئاخر فەقرەیە مادەیەکەیە پێوتێ عەجب الذەنەب، ئەو مادەیە لە ئینسانە ئەمێنێ بڕواتە هەر شوێنێکەوە ئەمێنێ، هەموو مادەی ئینسان ئەوەی کە ئینسانی کڕۆمۆسۆماتەکانی ئینسان هەمووی لەوێکەوە بۆتەوە، دوای ئەوەی کەوا ئینسان ئەمرێ هەرچی بەسەرا بێ لە هەر شوێنەکە بمرێ ئەوە هەر ئەمێنێ. لە ڕۆژی قیامەتە خوای تەعالە بارانێک ئەبارێنێ وەکو ئەم بارانەی دنیا، هەمووی زیندوو بێتەوە، هەمووی لە قەبرەکانیان تێنە دەرەوە. دڵنیا بە چۆن ئەمری ئاواش زیندووە بیتەوە، دڵنیا بە زیندووە بیتەوە. با ئیتر قسەی ئەم لاولانات خەڵەتێنێ، ئێمە بەبەر چاومانەوە هەموو ساڵێک چەند لە وەرزەکانی ساڵە چەند جار مردن و زیندوو بوونەوە ئەبینینەوە لە مەخلوقاتەکانی خوایە، ئێمەش مەخلوقێکین لە مەخلوقاتی خوا، وەیە دڵنیا بن زیندوو بوونەوە هەیە.